والله هەر سەبارەت باڕێخستنەوەی کاروباری بریکارەکانی خۆراک بە تایبەتی لە پارێزگای هەولێر قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز دلێر عەبدولواحید بەڕێوەبەری بازرگانی کەلوپەلی خۆراک لە هەولێر کە لە هەولێرەوە لەگەڵما. بەڕێز دلێر سپاسکە لەگەڵ کوردستان 24 ئەم بڕیارەی وەزارەتی بازرگانی عێراق و پێدانی ڤیزا کارت بۆ بریکارەکانی خۆراک تا چۆندە لە قازانجی بریکارەکانە سوودەکانی ئەم بڕیارە چی دەبێت؟ زۆر سپاس بۆ بەڕێزتان، بەیانتان باش، سپاس بۆ بینەرانی بەڕێز. ئەم بڕیارە کە لە سەرەتای ساڵی 2024 دەرچووە لە بەشە خۆراکی یەکەمدا بۆ بریکارەکان کە دەبێت لێرە پاش پارەی کاش وەرناگیرێت لە هیچ شوێنێک لە هەموو عێراق بە هەرێمی کوردستانیشەوە. ئەو بڕیارە هەماهەنگە لەلایەن وەزارەتی بازرگانی هەرێمی کوردستانیشەوە و لەلایەن بەڕێوەبەری گشتی بازرگانی جێبەجێ دەکرێت. ئێمەش وەکو بەڕێوەبەری کەلوپەلی خۆراکی هەولێر ئەم بڕیارەمان هاتە بواری جێبەجێکردن لە مانجی دووی بەشە خۆراکی دووەمدا. بەڵام ئێمە بۆ بریکارەکان ئاسانکاریمان کرد لەبەرەوەی سەرەتا نوێ بوو ئەو بڕیارە پێماوتن بە هەر ڤیزە کارتێک بێت دەتوان بێن پارە بدەن. مانج بەشە خۆراکی دووەم بەشە خۆراکی سێمیش زۆر هاوکاری بریکارەکانمان کرد کە چەند بریکارێک دەتوان بەیەک ڤیزە کارت پارە بدەن. بەڵام بڕیارەکە بە شێوەیەش تر کەوا بانکێک دیاری کرا بۆ هەموو عێراق دەبێت ئەو ڤیزە کارتە لەو بانکە دەربچێت بۆ بریکارەکان مامەڵەی بکەن. ئەو ڤیزە کارتەش بە خۆڕاییە، چکە ئێوە دەزانن ڤیزە کارت دەرێنانی ڤیزە کارت بە پارەیە لە هەموو بانکەکان، بەڵام بۆ بریکار بە خۆڕاییە و زائیدەنیش مەمە فەرعی ئەو بانقەی یان لەقێک ماهینەتە ناو بەڕێوەبەرەتەکان بۆ ئاساکاری بریکارەکان کەوا بێن لەوێن دەرمامەڵەکانیان پێشکەش بکەن و پاشوێ کە ڤیزە کارتەکانیان بۆ دەرچوو دەتان ماگانە سەردارمان کە بۆ ڤیزە کارتە پارە بدەن. باشە ئاسانکاریش بۆ بریکارەکان ئەوەیە کە دەتوانی 3 مانگ 4 مانگ پارێت بۆ خۆی ناو ڤیزە کارتدا بنێ بە ئیسرات هەموو مانگ دێ پارەی خۆی دەدا و پێویست ناکە سەردانی بانگ بکە. بەڵێ چەند بریکاری خۆراک لە هەولێر هەن هاوکات لەو ژمارەیە چەندیان ڤیزە کارتیان وەرگرتووە لەو 7 مانگەی کەم بڕیارە ڕاگەیەندراوە؟ بەڵێ لە هەولێر نزیکەی برن هەولێر بە هەموو قەزا و ناحیەکان 2100 بریکار هەیە. تا ئێستا نزیکەی 1400 بریکار مامەڵەی پێشکەش کردووە. نزیکەی 600 بریکار ڤیزە کارتی لەو بانکی جنوب ئیسلامی کە برێن بۆ دیاری کرایە بۆ هەم عێراق 600 بریکار ڤیزە کارتەکەی وەرگرتەوە، ئەوانی تریش ڕۆژانە وەری دەگرنەوە. زۆر باشە. ئەوەی کە بۆ ڕێکخستنەوەی کاروباری بریکارەکانی خۆراکە تا چەندە ئاسانکاری دەکات بە شێوازێکی ئاسانتر ئەم مامەڵانە ڕای دەکرێت هەم بۆ هاوڵاتیان هەم بۆ بریکارەکان و تا چەندە هەنگاوەکان خێرا دەکرێن بۆی کە سەرجەمەوە کەسانێک کە وەکو بریکاری خۆراک کار دەکەن بتوانن لەم ڤیزە کارتە سوودمەند بن. تەمان ئەو ڤیزە کارتە ئەوەیە پێشتە بریکار کە داهات سەردانی بەڕێوەبەرەتیەکە ماین دەکرد پارەی لەگە خۆی دەینا ئەوجە پارەکان خۆ دەزانی پارە کۆنا کێشەی هەیە پارە زۆر تاخیر دەبوو دەماوە لێرانە تاکو قایمەی دەبردەوە برێن لە سیناوەکانی هاوڵاتیانی دەبردەوە پارەکە بەدەست دەبای بژمێردرێ بە جیهاز کێشەکانی زۆر تاخیر دەبوو. بەڵام لە ئێستا بە ڤیزە کارت ئێمە جیهازە دایدەنێ بەس کۆدەکەی لێت دە پارەکەی خۆی دەدا و یعنی هەموو خلالی 2 دقه دەتوانی پارەکە بدە و بڕواتەوە. زۆر ئاسانکاری بۆ بریکارەکان وە بە خۆشتان دەزان سیستەمی هەموو دنیا بەرەو ئەلکترۆنی بوون دەچێت یەکێک لە کارەکانی کە با ئەلکترۆنی بوونی بریکارەکانە بۆ ئاسانکاری. باشە تا چەندە هاوکاریتان لە وەکو بڵین وەزارەتی بازرگانی هەرێمی کوردستان لەگەڵ بریکارەکانی خۆراک لەگەڵ وەزارەتی بازرگانی عێراق بۆ ئەوەی کە ئاسانکاری زیاتر بکرێت بۆ بریکارانە بۆ پێیکە ڕاگەیەنرا ئەوانەی کە تا ئەو ماوەی بۆیان دیاری نەکراوە ڤیزە کارت وەرنەگرن بەشە خۆراکی ماگانەیان پێ نادرێت ئایا لەسەر هەمان بڕیارن؟ بەڵێ ئێمە ئەو چەماگێکە بریکارەکانمان ئاگادار کردەوە و زائیدەن بڕیارێک لە بەرەوبەراتی گشتی بازرگانی بە هەمان لەگە وەزارەتی بازرگانی پیشەسازی بڕیارێک داوامان کرد کە ئەو بریکارانەی کۆچی دواییان کردیان ئەو بریکارانێک کە لە دەورەوەی وڵاتنیان ئەوەی کە برن بریکارەکان ناو شارە بخۆیان لە دەرەوە شار دەژین بریکارەکانیان بۆ بگۆڕین بۆ سەر ناوێکی تر. یعنی ئەو بڕیارە لە مێژە نەبوو بەڵام ئێستا ئەو بڕیارەمان کردەوە بۆ ماوەی 2 مانگ ئێستا درێژمان کردەوە. هەر خانەوادەیەک برن کە کۆچی دوایی کردێت بە وەکالەتەکەی برن بریکارەکەی بە ناوی کوڕی کچی خانەوادەکەی دەکەین و ئەگەر یەکێک لە دەروی وڵات بی بە هەمان شێوە ئاسانکاریمان بۆ بریکارەکان کردیە کە بەس دەبێت لەبەرەوەی ڤیزە کارت دەرینان ڕقم حیسابیە دەبێت ئیلا بریکار خۆی ئامادەبی. ئەگەر خۆی ئامادەنێ ڕقم حیسابەکەی بۆ ناکرێتەوە کە بۆی نەکراوە کێشەکە لە بۆ ئێمە دروست دەبی ئێمە ناتوانین لستی پێ بدەینەوە ناتوانین ڤیزە کارت دەربین ناتوانین خۆراکی پێ بدەین. دوێ ئەمە چەند 2 مانگە ئاگادارمان کردینەوە کە کۆتا جار مانجی برێن ئەو مانگی کەدا دێ بەشە خۆراکی شەشەمە هەر کەسێک مامەڵەی ئەو بانکە نەکە
نێ سەردانی بەڕێوەبەراتیمانەکە خۆی ئامادە نەبی ئێمە بریکاریەکەی ڕدەگرین بۆ ماوەی 3 تاکو 6 مانگ خۆراکە دەدەین لەبەرەوەی هاوڵاتی زەرمەند دەبی کە ئەمە خۆراکەی نەدەینێ دەدەینە بریکارێشتر لە نزیک ئەو بۆی هاوڵاتی بێبەش نەبی لە خۆراکەی بەڵام بریکارەکەی ئەمە بۆ مای 3 تا لەوانێت تووشی سزای یاساییی بکەینەوە لە ڕێگای چاودێری بازرگانی یان لە ڕێی قایمقامەتی هەولێر. زۆر باشە بەڕێز دلێر جگەلەوەی کە بۆ ڕێخستنەوەی کاروبارەکانم هەوڵانە دراومێ سەبارەت بە کواڵەتی ئەو بەشە خۆراکانی کە ماگانە بەسەر هاوڵاتیاندادا بەش دەکرێت وەکو بەڕێوەبەرایەتی بازرگانی کەلوپەلی خۆراکی هەولێر تا چەندە کارتان لەسەر ئەم بابەتە کردووە ئەم بابەتانی کە دابەش دەکرێن هاوڵاتی لێ ڕازیە؟ بەڵێ ئەو خۆراکانی کە بۆ ئێمە دێتن خۆ دەزەنابتان معلوم بی ئەو خۆراکان لەلایەن حکوومەتی عراقی دەکڕێ و هیچ نوێنەرێکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەری دانیا تەنها ئەمە خۆراکەکە ماگانە کە بۆ ماندێ بەردەوام خۆراک دێ ئێستا ئەوکانمان تقریبان کۆگایەکانمان خۆراکی تێدایە بە بەردەوامیش لە بۆ ماندێ بەڵام یەکش لێرە هەیە ئەو خۆراکانە کە دەگاتە دەستی ئێمە هەموو پشکنین لەبۆ دەکەین لە ئەو خۆراکانە بەبێ پشکنین هیچ خۆراکێک دابەش ناکەین هەتا ئەو دقیقە لەگەڵ جەنابەت قسە دەکەم هیچ خۆراکێک ئەوە نەبوو کە لە پشکنین دەرنەچی کوالێتەکەیان ئێمە نارێن زۆر بەرزە بەڵام نزمیش نییە کوالێتێکی مام ناوەندە بۆ خواردن هیچ کێشەیەکی نییە. باش هیچ گۆڕانکاریەک هەیە لەو بابەتانی کە دابەش دەکرێت بۆ نمونە لە مانگێکەوە بۆ مانگێکی تر هەندێک لە خۆراکەکان هەیە هەندێکی نییە یا بۆ نمونە ئار دابەش دەکرێت خەڵکەڵی کوالێتێکی باش نییە بۆ نابێت کە بەکاری بێنن ئایام جیاوازیانە تا چەندە کاری کردوتە سەر ئەو بەشە خۆراکی کە دەگاتە سەر هاوڵاتیان لە هەرێمی کوردستان؟ تقریبا لەوەتی ئەو بڕیارە درایە کە خۆراک زیاد بووە نزیکەی ماوەی 2 ساڵە بەردەوام هەر ئەو خۆراکانە دابەش دەکرێت بەڵام هەندێک مانکەیە برنج ئێستا 2 مانگ پێشتا برنج لە 3 کیلۆ بۆ 2 کیلۆ نیو بەڵام بۆ ئەسەی برنج شەشەم ئینشاڵڵا دەبتەوە بوویتەوە 3 کیلۆ وەک خۆی لایەتەوە مەوادەکانیش هەر وەکو خۆیتی هیچ گۆڕانکارێکی بەسەدانە بەڵام هەندێک مانکەیە برێن دەبینی نیسی کیلۆیەک دەدرێت مانگەکەیت کە ئارینۆک دەدرێت ئەوە یاگەنا گۆڕانکاری نەکرا برێن نەوعیت نەگۆڕایە بەڵام جاروێت لە ئەوکەی بڕەکانی دەگۆڕدرێ و بەنسبەت ئاردیش من بەڕێوەبەری ئارد خۆی هەیە دەتوانانی پرسیار لێ بکەی من ئارد معلوماتم لەسەری نییە زۆر باشە بەڕێز دلێر عەبدولواحید بەڕێوەبەری بازرگانی کەلوپەلی خۆراک لە هەولێر زۆر سوپاس کە لەگەڵمان بووی.